تماشاوان جاف هم کوربندین جهانی داووس به میون شن به افو کورن مازنت نگران به گمان باندوریاوان هلی سر چوات که اداره کردن روشا جهانی کوبارا پتریاوان کوربندان سرک وزیر کردستان و که میوانه که سرکی تدا بجداریه دیگه حالبت لپشت رسم کوربندی بدهان دیدارن به باندور دیگه سروک و سرک وزیر و مزنه برپس جهانی و تایبتی دبیاوه و برانین ده انجام ده و همه بخواد بنا نقشاره ده بنا دستکفت کو پتر هرما کردستان بیتن یاسین جاری دولتین در و پیوندی بینه پیش کردن و برهنر بینه داخل کردن جبار ما کردستانی برئیس دکتور عثمان علی او سروک ری خراوات تاسک بوله کورین استراتژیک لهولیر گلمه دکتور دمت باش به ایدی تو زانی جیک داووس چه باندوریا ولی سر سیستم اداره کردنی جهان هوا که گورترین رودا و پلتفرمی آبری لسر آستی جهان البته کرنوی مالی کردستان لداووس لناو کوربنده کدا و بجداری کردنی سروک حکومت هریمی کردستان جاری کی دی کلم کوربنده دا بو هریمی کردستان چه دست کبته که چه معنایی که بناوی خدای گورو مهربان و سلاو لبینرانتان بله اما زور گرینگه اگر هر وکو جنابتان فرموتان امرو یعنی زوربی سرکردکانی جیهان چی سرکرده آبوری چی سرکرده ولاتکان تقریبا 62 سرکرده ولات لویه و 2800 سروک وزیران و وزیری دروا لوین براستی اما پلتفرمی چی زور گرینگه بو جیهان وكو بلام بو كرد ببيت لوي برأي من لم كاتدا زور جرينجا بوتي چونك ايما لم ظروف يعني خوي اتواني بلين حتى 1990 كاني صدير رابردو لجيهان دا زور شد قرار درا حتى دو روجي بابلين روجالاتي ناوراست برسي كرد بلام كرد وجودي نبو لوي اما دوای بابلین 2003 و او کرد بو یکم جار بونی هیا لپلاتفورمی چی زور گرنگ آوا بالتأکید زور بسوده به هر وکو جنابتان فرموتان وجودی سرک وزیرانی هرمی کردستان لوی اما هلیکا زیاتر بوناسینی او پرسانی پرسی آسایشی آبوری که لهرما امرو که گرینگا که زور پیستا بابلین کوملگای جهانی آگادار بن لوشتاری لکردستانه و او پوتنشیالانی بتایبتی پوتنشیالی آبوری او کانزانی کوالا کردستانه ایما بله امرو تقلاها لبغداوه للانی سن حکومتی چی اقلیمیه و که رولی و دیپلوماسیتی هرم لدروی هرم وكبلي زور تهميش بكن زور كم كانوا بلام ام كونفرانسا اما هلك لم كاتدا كحكومتي هريم سلني بلت منهم وجود ما وكاريغري ما بي لو كونفرانسا دا اما براستي جرينجا بله دکتور هالبتا تو ازانی بیش گلم کوربندی تیری گرینگی شه بونمونه کوربندی میونخ اوی آسایشی جهان زوربی او کوربندانه سروک حکومت هریمی کردستان مسرور بازانی تیا بجداره که واتا دیدگاه سرک وزیرانی کردستان بو چونیتی دروست کردنی پیوندی لگل ولاتانی دروه و بو ایش کردن لسر جیرخانی آبوری و پتاو کردنی جیرخانی آبوری هریمی کردستان ام دیدگاه چون نبینی؟ يعني بلي اما هر وكو بلي وايا وجودي بابلي انه نري حكومات وجودي سروك وزيران لم اسدا اما هليكا اما لكردستان هر وكو توزي فيشستا اما جم بيكد زوز ساماني سروشتي قورمانيا او كردستان بوتنشالي هي لناحية بابليم وزوا زور برهمی مالی لبواری بابلین کشتوکالی و زور شتیتر اما وجود ما لپلاتفورمی که آوا یعنی زیاتر جهان بناسینین بوشتانی که همانه و طبعا هر وقت من وجودی بابلین سروک وزیرانی هرم لویدا لم کاتدا امشتکا حقی هرمه بو دیپلوماسیت چونکه لماده دستور ماده 21 پاراگراف برگه 4 علیه هرمی کردستان
حەقی هەیە لە زۆربەی منبەرەکانی پلاتفۆرمەکان نێودەوڵەتی کە بچێت و لەوێدا کار بکە بۆ پێشخستنی گەشە پێدان بە لەو بوارانەی پەیوەندی هەیە بە ئابووری و کولتوری هەرێمی کوردستان یان ملەتی کورد لەبەرەوە بەڵێ زۆر گرنگە وجودی خۆتەزانی وە کۆتشوتی زیاتر لە 6 سەرۆک و سەرکوێزی لە سەراستی دنیا لەم کوربەندەدا کۆ دەبنەوە بێژگەلەوە کە ڕێی ڕاستمە فەرمیەکان هەیەتیا بەشدار بن پانال هەیە کە بێگومانیەکێکی لە پانالیستە سەرەکیەکانی کوربەندەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کەواتە لە پشت پەردە کۆبوونەوەی زۆر دەکرێت پێدەچێت سەرۆکی حکوومەت بەدەیان کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی وڵاتان و مەزنە بەرپرسەکان بکات ئەمە بۆ خۆی تا چەند ئەهمیەتێکی ترە بەڵێ ئەمە زۆر گرنگە حەزەکەم ئەوە بڵێم جگەلەوەی لە وەزعی داخلی عێراقی کە وەزعێکی ئەمڕۆ بەرەوە چەرخانە ڕوا لە بەرەوەی پشتی شەڕی غەزا ئەوە دێتە ناو عێراقەوە طبعاً لێرەدا لە با بڵێن لە کۆبنەوە داخراوەکانش دانیشتنی دووقۆڵیە بێ سێقۆڵی پێنجقۆڵی بە تایبەتی دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زۆر بە تایبەتی دەریای سوور اینجا لێرەدا و دوا ڕۆژی عێراق باسە کرێ ئەم شتانە وجودی کاک مەسرور لەوێدا معنای کوردش دەنگێکێ بێ لەم دانیشتنانەدا قسەی خۆیە بێ یان هیچ نەبێت ئاگادارە بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کێڕوە و کورد چییە بێ ڕۆڵی کورچێ بێ لەو ڕووداوانەی کەوا لە دووە ڕۆژێکی نزیکدا ڕووەدا بەڵێ یعنی ئەمە زۆر گرنگە ئێمە ئەبێ ئەو حقیقەتە بزانین عالەم ئەمڕۆ بەسای ئەم کۆنفرانسەوە وەکو گوندێکی گچکە بووە بەڵام حەزەکەم ئەوەش بڵێم بۆ کۆمپانیەکان بێن بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان چەند شتێکەیە کە زۆر گرنگە هیوادارم کاک مەسرور لەوێ کاک بابێ سوودانیە بینێ محەممەد شیع سوودانیە بینێ مەسلەی ئەو درۆنانەیە چونکە پارە و بەرهێنانی دەرەکی ناچێتە شوێنێک کە بە بەردەوام ناسەقامگیریە بێ یان مەسائلی ئیدارەی حکوومەت لەوێدا ئەگەر بە جۆرەی ئەوە نەبێتکەوە پارە حەز بکە لەو شوێنانە بێ مەسائلی دادپەروەری مەسائلی مافی مرۆڤ ئەمانەش زۆر گرنگە بەس هیوادارم وجودی کاک مەسرور لەوێدا ئەم مەسەلانە باس بکات و بە تایبەتی مەسلەی درۆنەکان کە بەرەو کوردستان دێن ئەوە زۆر با بڵێن کاریگەری هەیە لەسەر سەقامگیری کوردستان ولی دکتۆر دووسێ پرسی گرنگ هەنە کە باز دەکرێت لەم کوربەندەدا پرسە جیۆستراتیجیەکان جیۆئۆکۆنۆمیک هەروەها ژیری دەست کرد و بێگومان لە هەرێمی کوردستانی شەوەکو تۆوەتی لەو هەموو گۆڕانکاریە جیۆپۆلۆتیکێکی هەیە هەرێمێکی خاوەن پێگە هەیە و هەرێمێکی مستهدەفیشە بۆ نمونە ئەو هێرشە دڕۆنیەکان کە نەک بەس هەرێمی کوردستان لەسەر ئەمریکا ئەنجامە دەرێت عنی ڕاوشێکی بەم شێوەیە هەیە کەواتە دەکرێت لە چارچوەی ئەم کوربەندەدا ڕێچارەی ببینێتەوە وەکوتم ئەمە هەلێکی زۆر گەورەیە لە خۆی ئەوانەی کەوا پەیوەندیدارن لەوێن هەمویان لەوێن بە تایبەتی جاک سڵڤان کە ڕاوێژکاری نیشتیمانی ئەمریکی لەوەیە بلینکن لەوەیە سەرۆک وەزیرانی بەحرێن لەوەیە سەرۆکی ئیسرائیل لەوەیە بەڵێ ئەم مەسائلانە هەمووی باسە کرێت و لەم مەسائلانە کە باسە کرێت زۆر زۆر گرنگە حکوومەتی هەرێم لەوێ وەکو بڵێ بوونی هەبێت و نوێنەرەکەی حکوومەت هێرم یان لەم کاتەدا بە تایبەتی هەرخودی سەرۆکی حکوومەتی هەرێم قسەیە بێ لەو بابەتانە و زۆرش گرنگە هەر وەکوتم ئێمە لە ڕابردوودا وەکو بڵێ دوا ڕۆژی هەرێم و کورد قەرارە درا ئێمە لەوێ نەبووین لە چەندەها کۆنفرانس ئەم وەکو لۆزان دکتۆر کە لە لۆزان بێگومان کوردستاندا بەشکرا لۆزانیش بێگومان دەکەوێتە سوئیسرا بەڵێ ئیدی ئەوە سێ جارە سەرۆکی وەزیری لە کۆربەندی دابوز دەکات بەشکە مەمجارە طبعاً چاوەڕێژ دەکرێت لەبەرەوە قەنەعاتێکی تەواو بە کاریزمایی و دنیابینی ڕۆیە سەرۆکی وەزیرانی کوردستان هەیە ڕایگشتی خەڵکی کوردستان کە ئەم جارەش بە هەیکبەیەکی پڕ دەستکەوتەوە دەگەڕێتەوە
بەڵێ هیوادارین هەروەکوتمان ئەم هەلە باش بخوازێتەوە و ئەوەی من ئاگادارم وەفدێکی باشش لەگەڵ یاچووە لە بواری ئابووری و ئاسایشی بوارە ئاسایشەکان طبعاً بەداخەوە لەم کۆنفرانسەدا تورکیا لەوێ نییە لەبەرەوەی وەکو بڵێ ئەترازەکە ئەڵێ ئەوانەی لەم کۆنفرانسەیان تەنظیم کردووە یارمەتی ئیسرائیلەدەن لەبەرەوە وەکو ئەتراضێ تورکیانیە بەڵام وە رووسیاش طبعاً لەوێ نییە بەڵام بە شوێی گشتی زۆربەی ئەو کەسانی کە بە ساحب بریارن لە جیهاندا لەوێن و کورد من ئەمەوە بڵێم لەبەر ئەو زۆر گرنگە ئێمە ئەم حکوومەتە هەرێمەی کە هەمانە بە هەموو هەڵەکانەوە بە هەموو کەم و کورتەکانەوە بمان بێت چونکە ئەگەر ئەوەمان نەبوایە ئێمە وجودمان لەو پلاتفۆرمە دەولیە نابوو. بەڵێ دکتۆر عوسمان عەلی سەرۆکێڕی خەراوە تاسەی بۆ بەکولین استراتیجیک لە هەولێرێ. دکتۆر گەلێک سوپاس.